حاڵیبوون لە سێ ڕوکنی تیۆری بزاوی ئیسلامی ئەمە پێوترە تیۆری بزاوی ئیسلامی واتە دین ئومەت بزاو حاڵیبوون لە مەکە بریتیە لە بەکردەوەکردنی تیۆری تەوحیدەکە بەوە ئەبێت کە سەر لەوێ شارەزابینەوە بزانین و قەناعەتمان بەوە هەبێت کە ئیسلام هەر لەو ساتانەی جار بۆ جار بە پێی پیحید یا دینەکەی بۆ ڕوندەکەنەوە لە هەمان کاتیشا هەنگاو بە هەنگاو ئومەتەکەی پێ بنیاد دەنێن دیسان هەر لەگەڵ هەمان ساتی ڕوونکردنەوەی تەوحیدەکە و بنیاتمانی ئومەتەکە فێری چۆنێتی بزوتنەوەکردنەکە بین ئەمەش نقطەیەکی جەوهەریە برایانی بەڕێزم زۆر جەوهەریە ئەم قورئانە بۆچی نەهاتە خوارەوە وەکو کتێبێک و بفەرمێ فەرموو 20 ساڵتان لەبەر دەستایە دراسەی کەن بیخوێنن وەکو ئێمە چۆن هاتووینە سەر دراسەی دینەکەین ئێمە لەبەرەوەی لە سەرەتاوە کەس پەروەردەی نەکردوین وەکو عەقیدە و عیبادەت و شەریعەت پاشان وەکو دین و ئومەت و بزاف پەروەردە نەکراوین بەڵام ئێستا کە هۆشمان بە خۆمان هاتوتەوە پێویستیمان بەوە هەیە کە پەروەردە بین ئەم ئیسلامە کە هاتۆتە خوارە برانی عەزیزی من هیوادارم ئەمە ورد ئیستیعاب بکەن ئەم ئیسلامە کە هاتۆتە خوارەوە یەکەم جار کە عەقیدەکەی پێناساندون هەر فەرموویەتی قولوا لا إله إلا الله تفلحوا بس بڵێن لا إله إلا الله أعبد ما تعبدون دوای باسی قبر و قیامەت و حساباتی ئاخرەتی هەموو بۆ کردوون بێوەی نوێژێکیان لەسەر فەرزکە کە ئیستیعدادی ئیمانیان تیا دروست بوو کە زانیان خالق و مەخلوق چییە کە زانیان ژیان و ئینسان و گەردوون چییە کە ململانەکە لە مێشکیانە چەسپیکە ململانەی بانگەوازی پێغەمبەرانە بەرامبەر بە ملحیدان ئەو کاتێک کە خوای گەورە فەرمووی خوا بپەرستن نوێژ فەرزەکەم لەسەرتان وتیان سەمیعنا وەئەطەعنا کە فەرمووی بەرهەڵستیەوەتان لێکەم شەراب بخۆنەوە فرميان سمعنا وأطعنا هرشي شرابيان أبو الرشتيان كفرمي بت ما برستن وتيان بتشي بسر چاوناي برستي كفرمي بيونديتان لقال يكتر بهيز بيوتيان بلا بسر چاونان بيكتر ناخوين كفرمي دني بسر بيغمبرا برز مكان وأن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون وتيان بلا بسر چاوناش چينو بماله تا أو إجازة معنا دا آخر لم أخير كإمام مالك رحمه ئەوەندە ساڵ لە مەدینە بوو هەر پێوترێ مفتی مەدینە پێڵاوی لە پێ نەکرد لە مەدینەیە ڕێزی لەو خاکەش گرتووە کە پێغەمبەری تیا دەفن کراوە عەلەیهی سەڵات وسەلام هیچ حەدیثێکیشی بە پێوە وەرنەگرتووە دائانیشتن جا حەدیثەکەی وەرەگرت احتراما بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەنەما لەوی وەرەگرێ لەسەر ئەژنۆ دائانیشت خۆی معەطەرە کردن جا یعنی بۆنی خۆشی لە خۆیدا ئەنجا حەدیثەکەی وەرەگرت ئەمە برایانی بەڕێزم کە پێکەوە سازاندنی هەرسێکی لەو کاتێک کە عەقیدەکە وەرەگرین عیبادەتەکەش وەرەگرین شەریعەتەکەش وەرەگرین ئەمە دینەکە لەو کاتێ ئەم دینە وەرەگرین پێویستە هەستی کۆمەڵکاری لە ناخمانە دروست ببێهی ئومەتی و لە هەمان کاتە ئەم ئومەتەش هەستی گۆڕانکاری کۆمەڵگەکەی لەسەر شان دروست ببێتەوە بە شێوەیەکی عەقائیدی بیگۆڕێ مەنهەجی بیگۆڕێ بۆیە ئەمەیە نقطەی جەوهەری کە ئەڵێن کە لەو کاتێ تەوحیدەکە ڕوونەکرێتەوە لە هەمان کاتە هەنگاو بە هەنگاو هەمان ساتی ڕوونکردنەوەی تەوحیدەکە و بنیاتی ئومەتەکە فێری چۆنێتی بزوتنەوەکەژە بوون ئەو سەحابە بەڕێزان ئەم سێ ڕوکنەی گەشەی کۆمەڵکاری ئەو ئومەتەی کە مسلمانانی یەکەمی پێکەوە لە یەک کاتا ڕوویەدا گرنگە ئەوە بزانین کە ئەم سێ ڕوکنە هەم تەریب بوون موازی بۆ یەکتری هەم چوونیەک بوون ئێستا ئەو دوو نقطەیە ڕوونەکەمەوە تەریب بوون بە یەکتری یعنی چی تۆ سێ خەت بەڕاستە لە تەنیش دیەکەوە بچێشە کە مستەقیم من ڕاهست بن بۆی کە درێژت کردنەوە لە یەکتر نەدەن سێ خەتی وا دروست کە لە بەردەمی خۆتا خەتی یەکەم بریتیە لە ئومەت دینەکە خەتی یەکەم بریتیە لە دین خەتی دووەم ئومەت خەتی سێهەم بزاف خەتی یەکەم ئەنجا ئەمانە تەریبن بە یەکتری بە یەکترین تا درێژە صیفەتێکیانە صیفەتی دووهەمیانەوێت چوونیەکەن یعنی لەو کاتەی لایەکی عەقیدەکە خوێنی لایەکی ئومەتەکەش خوێنی لایەکی بزوتنەوەکەش فێرەبی چۆن حرەکەت دەکەی بەم دینە لە تەریببوونە چونکە ئاراستەی تەوحیدیەکە لەگەڵ گەشەی کۆمەڵکاری ئومەتەکەیە پێک ناچێشرێن وانەبوو تاکە مسلمانەکان تەکالیفی تەوحیدەکەیان پێ هەڵ نەسووڕێ ئەو سەحابیانە هەموو شتێکی تەوحیدەکەیان ئەتوانی وەکو اعتقاد خواپەرستی
پابند بوون بە سنوورەکانی حرام و حەڵاڵ يعني عقیدە و عیبادەت و شریعەتەکان تەنفیزە کرد وەنەبێ نەیانتوانی بە تەکالیفی بزاڤە کۆمەڵکاریەکەشیان جێبەجێ بکەن ئەویشیان نەتوانی لەو کاتێک کە فێری عەقیدەکە ئەبوون فێری عیبادەتە بوون فێری سنووری شریعەت دەبوون لە هەمان کاتە هەستی دابڕان لە جاهلیەت و ڕەفتار و ڕەوشتی سەربازەتی خۆی بە سەرکردایەتی دینە مافی خوشک و براکانی تری هەست پێکرد ئەم دوو تەکالیفەش تەکالیفی وەرگرتنی دینەکە و تەکالیفی کۆمەڵکاریەکە تەکالیفی تەوحید تەکالیفی کۆمەڵکاری ئومەتی بە هەمان شێوە ئەیتوانی بە تەریبی بیباتە پێش لەگەڵ تەکالیفی سەرەتایی بزافەکەی لە مەککە سەرەتایی بزافەکەی لە مەککە بەزەوەندە بوو قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون من لە ئێوە نیم ولا أبراء لسر أساسي ولا أبراء كي باك درست بو لسرتاو أمي بورو نبو كشيء استاي اما رون نبونوي اما كابرا بون من حاجية و بارتيا حاجية و قرآن خوانيكو يچيتيا ملايا و سوشياليستا جانا كردنوي تكاليفي دينك يا ورنقرتني توحيدك يا ورنقرتني بزافك يان خود نسازان دنا لقل حركة أمة مسلمانك او كسي او صحابي قلت واتا اعتقاد خواه پرستي ياسا والرسا شريعة يعني ولا همان كاتشا هستي كومالكاري كشي تيا زرع بو كأيما جاوازين لخوشي تر ايما امتي چين لسر اساسي ولا ابراء درست بون وهستي دابرانا لجاهلية تيا درست بون رسن بتو لناخمانا رفتار الروشتي خومن وكسر بازيك برامبر بپیغمبر كمان عليه الصلاة والسلام جاني خشكو برايتي من برامبر بيكتري لنا خومانا اما هستي كومالكاريا كبو ام هستي كومالكاريا او اعتقادي كان دلو دروني انا درست بو لهمان كاتا اما شيتيا درست كرنوكا تكاليفي بزافة كان لما كتشوانا بنا بريوا شوكو بانقوازي النهاني بيقاندنيان يان آماده بوايا لبيناي والروم كردنوي دينك وناسان دنيا الربازي جاهليات يعني لتكونوا شهداء على الناس يعني دیدان و جهاد کردن کە دوا دەبوو تووشی سەدان کەند و کۆسپی دەرونی و جەستەیی ببوایە لە مەدینەش تەکالیفەکانی تەوحید و کۆمەڵکاری ئومەتیانە هەر بە تەریب جێبەجێ کرد لەگەڵ تەکالیفی بزاڤەکە ئەم جارە کە زیاتر بوو چونکە دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لەسەر بوو دامەزراندنی کۆمەڵگە مسلمانەکەی لەسەر بوو پاراستنی سیستمەکەی لەسەر بوو بڵاوکردنەوەی بانگەواز و جهادەکەی لەسەر شام و کە بێبی باتە سنووری دەرەوەی مەدینە ئەمە نقطەیەکی جەوهەریە برانی بەڕێزم کە وەرگرتنی دینەکە و خۆسڵحانی کۆمەڵکاریمان لەگەڵ هەستی بزاو و گۆڕانکاریمان کە پێکەوە بە تەریبی لەو تاکە مسلمانە پەروەردە بن دووهەم نقطە چوون یەکبوون ئەم سێ ڕوکنەی تیۆری بزاوی ئیسلامەکە لە مێشکی هەر یەکێک لە تاکەکانی نەوەی یەکەمی قورئان چون یەک بوو قیدە بدا یا بایەخ بەس بەپەرستن بدا وەکو لە ئومەتی ئێمە ئێستا دیارە ئەوە وەکو ئێستای مسلمانان ئەوان نەبوو بایەخێکی زۆر بۆ نمونە هەر بە عەقیدەکە بدەن تا بەزاراوەی ئێمە بڵێن سەلەفی دەرچن یا بایەخێکی زۆر هەر بەخوا پەرستیەکە بدەن لەسەر حسابی عەقیدەکە وەکو بەزاراوەی ئێمە کابرا فەنافیلایەک فێر ببێ وەکو لە سۆفی گەرێتیە هەیە هەر خەریکی عیبادەت بێ تا سۆفی دەرەچێت یان بایەخێکی زۆر بە بزاو و سیاسەتی قوڕەیش و فاکوفیکەکانی بدا تا ئەمانیش بە ژیری خۆیان دژە نەخشیان بەرامبەردارشن تا بگەنە ئەوەی کە پێی وترێ بیرمەندی ئیسلامی یا سیاسەتمەداری ئیسلامی وەکو کە ئێستا کابرایەکی تەحریری یا ئیخوانی یا کەسێکی ترێکە يعني أنا مو بس اهتمام بعقيدة بدا تا سلفي درچه اهتمام بس بعبادات بدا بوي صوفي درچه اهتمام بس بأساف شريعات بدا ملا درچه اهتمام بس بفكر درچه حزب تحرير وإخوانيك درچه اهتمام بس بجهاد بدا جهاديك درچه نا اهتمام راستي قرآنك بارسنگ بو ليكاتا بتريبيو ببر الرادي بيوستي كاتو شوين پرورده كردن قرآن آواء راستي كردن ئێستاژ قورآن الحەمدلله هەروەکو خۆی ماوە بەڵام نەوەکانی دوایی بە تایبەتی ئەوانەی ئەم 200 ساڵی دوایی و تەمەنی ئێستای ئێمە چونکە تەوحیدەکەمان لە فێرگەی تری غەیری قورآنەوە وەرگرتووە زۆرێک لە خواپەرستیەکەمان لە غەیری ئاراستە قورآنەکە وەرگرتووە ئامادە نەبوون بە قورآنەکە
گۆش بکرێن ئەمە لەسەر ڕێسا کۆمەڵکاریەکەی ئومەتی قورئان پەروەردە نەبووین گۆڕانکاریەکانی ناو خۆمان و دەرەوەمان بە قورئانەکە نەبووە بە پێی دید و پێناسە و هەڵوێستی قورئان نەبوو هەتاکو ئێمە گەشە و نەشونمامان کۆمەڵکاریمان کاری ئیسلامەتیمان لەسەر ئەساسی ئەم بانگەوازە قورئانیە بێ بەو شێوەش علاقاتمان لەگەڵ یەکترە لەسەر ئەساسێکی عەقائیدی دروست ببێ ئەوەی بە یەکترمانە بەستێتەوە سبەجێکردنی ئەرکی دینیمانە کە لەسەر هەمومان فەرزە بێ. ئیسلام بەقەدەرەوەی کە پێی گرنگە تاکتاکی شۆن کەوتوانی ڕاست لێک خواپەرستەکەی لە عەقیدەت و عیبادەت و شەریعەتە تێبگەن ئاواش زۆر پێی گرنگە کە ئومەتەکەی لەسەر بنجی خواویستی دروست بکە وەلا و بەڕا لە هەموو ئەندامەکانە وازح بێت و ڕۆشن بێت. یعنی دۆستایەتی و لایەنگری و پشتگیری و سەرخستن کە بە هەمویانە وترێ الولا بە پەیوەستی تەوحیدەکە بە پەیوەستی دینەکە بێ اینجا بە هەمان بڕ و ڕادەش پێی گرنگە کە ئەو ئومەتە مسلمانە ئەو تەوحیدە خواییە کە دینەکەیە لە بزاوێکی قورئانیدا هەڵگرن ئومەتەکە ئەبێ بە تەوحیدەکە دروست ببێ ئیسلام نەهێشتۆ و ناشێڵێ لە کەسیشی قبول ناکە پەیوەندیەکی خزمایەتی یا تیرەخوازی یان چینایەتی یان نەتەوایەتی یان ناوچەگەری یا حیزبایەتی یا مەدرە پەیوەندی وەلای عەقیدەکە لە پێشتر بێ بۆیە بەو ڕادەیەی شرکی اعتقادی پێڕەفزە وەلای جاهلیشی پێڕەفزە کە بریتیە لە هەر وەلایەک لەسەر بنجی یەک خواپەرستیەکە دانەمەزران دیسان بەقەدەر ئەوەی کە پێی گرنگە تەوحیدەکەی ساغ و ڕاست و پاک بێ ئومەتەکەی ساغ و سەرڕاست لەسەر وەلای تەوحید دروست بوو بێ ئاوا و بە هەمان قەدەریش ئەوێ بزاوی ئومەتەکە بە تەوحیدەکە بێ ناوێ الغایة تبرر الوسیلە لەناو ئەهلی ئیسلاما دروست بێ ناوێ تۆ بگەی بە دەسەڵاتی سەروەری شەرع بەڵام بەڕێبازێکی غەیری تەوحیدەکەت ئیسلام نەیهێشت و ناشێڵێ وەلە کەسیشی قبول ناکە شێوازێکی بە زیوانەی بانگەوازدا ڕێژێ کە زەلیلی بەسەر مسلمانان و نوشستی بەسەر تەوحیدەکەیانە بێنێ بۆیە لەو پەڕی مستەضعەفی پێغەمبەرە خۆشەویستە نازدارە هەڵبژێردراوەکەی خوای گەورەیە خوای گەورە وەحی بۆ ئەناردە خوارەوە لە مەکە لەو پڕی بڕۆ پێیان بڵێ یا ئەیوهە الکافرون لا أعبد ما تعبدون نەکەرەوەندە لەو کاتێک کە نەخۆی ئەم پێغەمبەرە نازدارە نە مسلمانانی شوێن کەوتووی نەیانەتوانی ڕیخۆڵەی حشتر و پیسایی کە کرابە سەر شان و ملی پیرۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کەس جورئەتی نەبوو نەیەتوانی لایدن لەو کاتەیە خوای گەورە فەرمێ بڕۆ بڵێ تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب کەمامی خۆتە خزمی خۆتە ناوداری قوڕەیشە دەسەڵاتدارە لەم کاتێ تۆ بڕۆ پێی بڵێ تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب بە کونیەکەشی بڵێ ئەبوو لەهەب هەتا زیاتر شەق ببە تا زیاتر بزانە کە گەورەی لە ئیسلامە گەورەی ئەو پلە و پایە جاهیلیە نییە گەورەی لە لای ئیسلام ئەهلی تەقوا و دینە لە بەرەبرانی بەڕێزم زۆر مهمە ئەم حاضرەی ڕابردوو کە باسمان بە پوختەیی چۆن ئێمە لە تەوحیدەکە تێبگەین لە بواری اعتقاد و هەروە لە تەوحید تێبگەین لە بواری پەرستن لە تەوحید تێبگەین لە بواری شەریعەت ئەم سێ مەیدانە مەیدانی تەوحیدن پێچەوانەی ئەمان شرکە شرکی دید و تێڕوانینە شرکی دروشمی پەرستنە شرکی یاسا و ڕێسای جاهیلیە ئەم تیۆریە ئەم دید و تێڕوانینە تیۆریەمان پێویستە بێتر مەیدانی عەمەلی مەیدانی عەمەلیەکەش پێویستە ئومەتێک کۆمەڵە خەڵکێکی عەقائیدی منهەجی لەم دینە تێگەیشت بن چۆنەوەی مارکس حیزبێکی پرۆلیتاریای پێ دروستەکە ئیسلامیش بەم کۆمەڵە مسلمانانە ئومەتێکی عەقائیدی دروستەکە کە تاکتاکیان پەروەردەی ئەم تەوحیدەن ئومەتەکەش بە تەوحیدەکە حەرەکەت دەکات بە تەوحیدەکەش دروست لەبەرەوە ئەمە پێوترێ ئومەتی یەکخواناس ئومەتی خواویست ئەم ئومەتە کاری کۆمەڵکاریە بە جەماعیە تاکتاک هیچ قیمەتێکی نییە برانی بەڕێزم
ئەگەر تاک تاک تەسیری ببوایە ئەبوایە مەلا تەسیری زۆر گەورەی ببوایە چونکە مەلا بە تەنیا چێتە سەر منبەر پەیوەندی بە مەلای ترەوە نییە پەیوەندی بە ئیدارە و تەنزیمەوە نییە هیچ علاقەیەکی کۆمەڵکاریان لە نێوان یەکتران نییە هەڵە موشیان یەک مەنهەجیان لەبەردەستایە هەڵەستنە سەر منبەر هەموو جمعەیەک هەموو تارانە تیکرار ئەکەنەوە بەڵام چ گۆڕانکاریەک لە کۆمەڵگەکەیان دروست ناکەن ئیلا لەو ڕۆوە نەبێ کە دەسەڵاتداری جاهیلیەت پێی قبوڵە 55,000 خەتیب هەموو جمعەیەک 55,000 خەتیب بەس لە سعودی ئەچنە سەر منبەر ئەگەر 55,000 کەس لەسەر یەک مەنهەج ئیشکەن ڕوحێکی کۆمەڵکاریان لە دڵ دەرونا ببوایە ئەگەر هەستی مەسئولیەتیان وەکو قورئان لە ناخی تاکتاکی مسلمانە زەرعەکە ناو ئەمانە هەستی کۆمەڵ ئومەتێکیان پێگرێنا بە 55,000 کەس 55,000 کەسیان توانی گۆڕانکاری لە کۆمەڵگەکەیان دروستکەن چونکە ئەگەر لایەنی کەم یەکی تەسیریان لە 10 کەس ببێ ئەکاتە 9 ملیۆن کەس بە دوای ئەوە نایتوانی حرەکەتێ دروستکە هیچ حیزبێکیش لە هیچ وڵاتەکان نییە 9 ملیۆن ئەندامی ببێ و نەتوانێت بەو حرەکەتە عەقائیدی و گۆڕانکاری دروستکە کەوا بوو ئەوەی کە گۆڕانکاریەکە لە ناو مسلمانانە دروست ناکە ئەم دیدە و تێڕوانینە لێڵەیەکە لە ناو مسلمانانە دروست بوو و ڕۆژ ئاوا و دەست و پەیوەندەکانی لە وڵاتی مسلمانانە سوورن لەسەر ئەوەی کە ئەبێ ئەم دید لێریە بەو شێوەیە بمێنێتەوە تاکتاشی مسلمانەکان لە دینەکە حاڵی نەبن وانەزانن دین بەرنامەیە وانەزانن دین پەیوەندی نێوان پەیوەستی نێوان ئەندامەکانە لەسەر ئەساسی وەلا و بەڕا نابێشت دروست ببێ و هەروەها نەتوانن کۆمەڵکار بن لەگەڵ یەکتریا و نەشتوانن ڕەنجێ بخەنەکار لە بانگەوازێک هەروە قۆناغ بە قۆناغەڕۆنە پێشتر نەتوانن لەم بزاڤەیە بێنە پێشە کە بزاڤێکی ئومەتی عەقائیدیە بۆ ئەوەی کاریگەریان لەسەر کۆمەڵگەکە نەبێ هەموو جاهیلێتی بەرامبەرمان هەوڵەدا بەم شێوەیە دەرەقەتیشمان نایە هیچ ئیمامێک هیچ خەتیبێک هیچ مفتیەکی ڕەسمی ناتوانێت ئەو جورئەتەی لە سەراسەری جیهانی ئیسلامە ڕووی ئینسانێکی عەقائیدی جیهادی ببێتەوە بڵێ فەرمووەرە با مناقشەی کوفر و ئیمان و خروجی ئەم حاکمە لە دین چۆن چۆتە دەرەوە مرتد بۆتەوە با مناقشە لەسەر ئەمە بکەین هیچ مەلاو دەست و پەیوەندێکی ئەم حاکمانە چەند زیرەک و مفتی گەورەشن ناتوانن مناقشەی گەنجێکی مسلمان لەسەر تەلەڤیزیۆنا بکەن بۆی لە هەمان کاتیشە کە دەرەقەتی فکریان نان دەرەقەتی عەقیدەیان نان دەرەقەتی ئەو وەلا و بەڕائیان نان کە لە ڕوانگەی دینەکەەوە هاتۆتە بەرهەم ئەنجا بە هەموو شێوەیەک هەموو لایەکی محاولەی ئەوەکەن کە دەنگ هەتوانین کۆمەڵکاریەکی کاریگەر دروست بکەین و ئەو هەموو دزی و گزی و جەردەیە لە وڵاتی خۆمانە بگۆڕین بکەین بەوەی کە پیاوی ساڵح پەروەردە بێ ڕەفتاری ساڵح بێتە پێش چاو خێزانی ساڵح دروست ببێ کۆمەڵگەیەکی ساڵح و مصلح دروست بێ هەتاکو بتوانێت دەسەڵاتێکی سیاسی ساڵحیشی لەسەر دەست بێتە کایەوە ئەو کاتە بتوانێت پەیامی خوایی هەڵگرێ ڕۆژاوە بە هەموو شێوەیەکیانەوە هەموو دەسەڵات دارانی تری جاهیلش خەریکی ئەوەن کە ناهێڵن ئەمە دروست بێ ئەمە نقطەیەکی جەوهەریە برانی بەڕێزم کە تێگەیشتنەوە لە دینەکە بەم شێوە بزاڤیەی کە پێغەمبەران کردویانە کە گۆڕانکاریان لە کۆمەڵگەکەیان دروست کردووە ئەمە خاڵی دووهەمی ئەم زنجیرە دەرسەیە کە احتیمالە دە دەرسی ترمان مابێ یان کەمتر یان زیاتر کە ئینشاءالله لە دەرسەکانی ئایندەیە بە پشتیوانی خوای پەروەردگار زیاتر ڕوونیانەکەین واتە ئەم دە دەرسەی ڕابرد ئەوەمان ڕوون کردەوە کە تەوحیدی معریفی چۆن مەلایەنی شەریعەتە و یەک خواناسیمان لە دڵ و دەروونە ئەچەسپێنێ نەزەریەکەمان فێرەکە کە لەسەری کۆبینەوە و بزوتنەوە دروست بکەین ئەم دە دەرسەی دوایش ئینشاءالله بە ئومێدی خوای پەروەردگار لەوە دەست پێکە ئەم تیۆریە چۆن بخەینەگەر لە کۆمەڵکاریەکی ئومەتی بە بزاوێکی گۆڕانکاری کۆمەڵگە کە خوای گەورە ناوی ناوە دەعوە بەلاغ بەیان الشهداء شاهدي لسر خلقي كخواي قرأ فرمي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة أما الدعوة الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله أما التبليغ لتكونوا شهداء على الناس تا شايتي بدن لسر خلقي أما شايتي دانا لبرو همو جورا وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم هر پیغمبرك ما ناردي بزمان قومك خوي ناردو ما بتوانه بلا بورن كاتو لبرو إن شاء الله درس كاني داهاتو ما بشتواني خواهي جورا باز لو تيوريا أكا كتشون
ئەم ئومەتە مسلمانە ئەتوانێ بزاوێکی گۆڕانکاری و خیتابێکی سیاسی پێشکەش بە کۆمەڵگەکەی خۆی بکات لەسەر ئەساسی ئەو چۆن ئینسانەکان بگۆڕن لە نێگەتیڤ و بۆ پۆزیتیڤ و چۆن دەسەڵاتێکی ئیسلامی لەو وڵاتەیە دروست ببێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك.